من پێشمەرگەمە لە کەلەکچیەوە هاتەکەم مجمع کەلەکچی لە لای دکتۆر دلێر بۆمان عملیات دەکا هینزراوەک دەهی محەڕەم مالی ئاوا خدا پێکە یارەبی بۆمان عملیات دەکا بێ پارەم بێ بەرامبەرە عملیاتەکە بۆمان دەکا بەبێ بەرامبەرە هیچ بەرامبەری نییە ئەماوە بۆ قێرخووی دەکە بە دەهی محەڕەمە بە سەلاواتێک عملیات بۆمان دەکا هیچی کەی گەرەک نییە بەس بە سەلاواتێک خوا خێریەوانە بنیسێکۆ ئەو خەستەخانەیان دروست کردیە و ئەو ئیشە دەکەن و فەقیر و هەژار بابی فەقیر و هەژارە داوا لە حکومەت دەکەم هاریکاری ئەو خەستەخانەیە بکە زۆر هاریکاری فەقیر و هەژار و پێشمەرگە بکەن دەرامەت و هەموو کەس دەکەن دێمان خۆشە بۆیان ئاو کە هەرە بوو ئەو گەڕاجەلۆیان چاکەن و هەمووی هاریکاری عالەم دەکەن بلا حکومەتش هاریکاری ئەوان بکەس زۆر پێمان خۆشە حەز دەکەین لە مجمع کەلەکچیمە 24 ساڵە پێشمەرگەمە واتک مەلایەیانە فەقیرە واریکاری ئەمە عملیاتی کەوا بۆمان دەکەن بەلاش و خودی خێریان بنیسێ بێ بەرامبەرە میهرەبانی دڵسۆزی و لێزانی